الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. آمين. سرەتا لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە کە خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن و خوای پەروەردگار تەبارەک و تەعالە تاعەت و عیبادەت و ڕۆژوو و نوێژ و قورئان خوێندنی لە هەموو لایەکمان قبول کردبێ ئینشاء الله. و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەشەوەی کە ماون موفقمان بکە، هیدایەتمان بداتن، بتوانین کە عیبادەت و خواپەرستیەکی تێدا بکەین کە شایستەی گەورەی و عەزەمەتی ئەو خودایە بێت تەبارەک و تەعالە. برایانی بەڕێز، لە ئەم شەو لە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستدا دەچینەوە خزمەت سەحیحی بوخاری کە پێم خۆش ئەو چەند شەوەی کە ماون لە خزمەتتاندا زیاتر تەرکیز لەسەر ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و بەتایبەتیش لایەنی سیاسیەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن هەڵسوکەوتی کردووە لەگەڵ خەڵکانێک کە موسڵمان نەبوون لە ئەوجی قووەت و دەسەڵاتیدا. طەبەن هەمووتان دەزانن دەسەڵاتی ئیسلامی و با بڵێن دەسەڵاتی دەوڵەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دوای فەتحی مەککە دەسەڵاتێکی دەوڵەتداری بوو. دەسەڵاتێک نەبوو بڵێ وەڵا کاکە جا هەرچی بیکردبیتن بڵێن وەڵا ئەوە لەبەرەوەی دەسەڵاتیان نەبوو، قووەتیان نەبوو، مڕاعاتی خەڵکی کردووە. لە دوای فەتحی مەککە لە ساڵی سەرەتای ساڵی نۆیەمی هیجری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نامەی لە بۆ زۆربەی پاشا و مەلیکەکانی دەوروبەری خۆی نارد. پەیامی خوای پەروەردگاری پێ ڕاگەیاندن و داوای لێکردن کە موسڵمان بن. جا هەر یەکە و بە نەوعێکی وەڵامیاندایەوە. یەکێک لەوانە برا بەڕێزەکانی خۆم کە پێغەمبەر نامەی بۆ ناردن عەلەیهی سەڵات وسەلام مەسیحیەکانی نەجڕان بوو. طەبەن مەسیحیەکانی نەجڕان زۆر شارەزا بوون، هەم بە دینی خۆیان و هەم ئینتیزاری هاتنی پێغەمبەری ئاخر زەمانیشیان دەکرد عەلەیهی سەڵات وسەلام. حتا جوولەکەکانیش برایانی بەڕێزمەکە تەماشای مێژوو بکەن و تەماشای تاریخکەن بیخوێننەوە، جوولەکەکانی مەدینەی هەڕەشەیان لە عەرەبەکان دەکرد، لە ئەوس و خەزڕەج دەکرد، دەیانگۆ زۆری نەماوە پێغەمبەرێک دێ عەلەیهی سەڵات وسەلام لە ئاخری زەمەنی ئەمە بە دوای دەکەوین و ئێوە لە بین دەبین. مەسیحیەکانی نەجڕانیش بە هەمان شێوە ئینتیزاری و پێغەمبەریان دەکرد عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام ئەوە بوونیان دەزانێ ئەو پێغەمبەرە داخۆ لە سیلسیلەی وانە یان لە عەرەبەکان یان لە جوولەکانە. جوولەکەکان تەسەووریان وا بوو چونکە زۆربەی پێغەمبەران لە جوولەکەکان بوون، ئەویش ئاخری پێغەمبەرانیش هەر لەوان بێتن، لەبەرەوەی دژایەتیان کردو بە دوای نەکردن چونکە لە عەرەبەکان بوو. طەبەن کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نامەی لە بۆ مەسیحیەکانی نەجڕان نارد، وەفدێکی گەورەیان پێکینا 6 کەس. ئەو 6 کەسە 15 کەسی ڕیسپی و پیاوە ماقولانی مەسیحیەکان بوون کە هەمووی شارەزا و عالم و خەڵکێکی یعنی کو بڵێ دنیا دیتە بوون. هاتنە کوێ برایانی بەڕێزم؟ هاتنە مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەگە خەڵکێک بڵێتن وەڵا چ شوێنی دیکەیان نەبوون یان فکریان نەکردو، طەبەن پێش ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیجرەت بکا بۆ مەدینە، عەرەب ئەو فکرە و عەقڵەی هەبوو، خانێکی دروست کردبوو کە تێیدا دادەنیشتن قەزای سیاسی و کۆمەڵایەتی و یعنی هەموو شتێکیان تێدا باز دەکرد، ناویان لێ نابوو داڕن نەدووە. بەڵام مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆکەرەوەی هەموو ئەو شتانە بوو. جێی عیبادەت و خواپەرستی بوو، جێی سیاسەتکردن بوو، جێی تەجهیزی جەیش بوو، جێی تەوزیعکردنی پلە و پایە و مەنسەبەکان بوو و جێی پێشوازیکردنی وەفد و خەڵکانێکی موسڵمان و غەیری موسڵمان بوو و جێی بەستنەوەی لە دەرسەکانی دیکە ئەسیرێک ثومامەی کوڕی ئاثانمان لەفکردنەچێ 3 ڕۆژانیان لە
دینگەی مزگەوتێ بەستەوە و جێی مانەوەی خەڵکێکی بێنەوا بوو ئەسحاب الصوفە کە زیاتر لە 400 سەحابەی ئەلەوێن دەرێ دەمانەوە هیچ شوێنێکیان نەبوو. ئێستاش مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کە عومرەی کردبێتن ئەسڵی مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەستکاری نەکراوە، تێک نەدراوە، ینی هەڵ نەقەندراوە. بە چش دەیناسنەوە گەچوون ئەو دینگانەی کە بنەوەی تەبرید مەرکەزیە ئەوە خارجی مزگەوتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام حەفر کراوە. بەڵام ئەو مزگەوتەی کە ئەسڵی مزگەوتی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام دینگەکانی تەبرید مەرکەزی نین، ینی لە بن دینگەکانەوە هەوای سار نایەتە دەرەوە، شوێنەکەی ماوەکو خۆی بە چاردەورەیان گەورە کردووە و شوێنی ئەسحاب الصوفەش هەر ماوە لەوێن دەرێ و کەسەی کە بچی دەزانی کە چۆنە و چۆن نییە. لێرانەدا برانی بەڕێزم بەڕاستی دەموێ و شەو کۆمەڵە خاڵێکی زۆر گرنگەیە بۆ خۆمان جارێ بەرچاوڕوونی بێتن. هەڵسوکەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ خەڵکی چۆن بووە لەگە غەیری موسڵمانان. جارێ دەڵێ کاتێک کە مەسیحیەکانی نەجران 6 کەس گەیشتنە مەدینەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو پەڕی ساڵی 9 هیجری بووە، فەتحی مەکەی کراوە، زۆربەی زۆری ئەو قەبائیل و ئەو عەشرەتانە هەمووی موسڵمان بوون کە گەیشتنە مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتی نوێژێ بوو، نوێژی مەسیحیەکان. کە نوێژی مەسیحیەکان هەستان نوێژیان کرد، بەرەو چێن دەرێ؟ بەرەو ڕۆژهەڵات، ڕویان دە ڕۆژهەڵات کرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کەوان دەستیان بە نوێژێ کرد فەرمووی دەعوهم، لێیان گەڕن با نوێژەکەی خۆیان بکەن. کەواتە برایانی بەڕێزم ئەوەی کە ئەو ڕۆقیت دەبیتەوە بۆمە باسی پێکەوە ژیان و باسی نزانم چوچ دەکا، ئەوە لە کاتێکدایە کە ئەسڵەن بەشەریەت و حەضارەتی ئینسانەکان ئەو شتانیان هەدەمێشکدا نەبووە. دینێک کە دینێکی حەقە خوای گەورە بۆ محەممەد المستەفای ناردووە عەلەیهی سەڵات وسەلام، هەموو دینەکانی دیکە باتیلن و خوای گەورە هەموو دینەکانی دیکەی باتڵ کردوونەوە. لەگەڵ ئەوەشدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێیان دەداتن لە مزگەوتەکەی خۆی کە دووەم پیرۆستترین مزگەوتە لەسەر ڕووی زەوی نەسڕانیەکان نوێژی خۆیان بکەن کە دینەکەشیان نەسخ بۆتەوە. بە یەک چاوتروکانێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەیتوانێت هەر شێز کەسیان لە بین بات، هەر نەیان هێڵیتر، بەڵام بە سەحابەکانی فەرموو لێیان گەڕێن با نوێژەکانی خۆیان بکەن. کە نوێژەکەیان کردن برا بەڕێزەکانی خۆم، هاتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر پێشوازی لێکردن و زۆر ڕووی خۆشی دانەوە بە خێراتنێکی چاچی کردن. ئەوان یەکەم شتیان بە پێغەمبەریان فەرموو عەلەیهی سەڵات وسەلام، گوتیان یا محەممەد بۆ گوێن بە ساحیبەکەی ئێمە دەدەی؟ پێغەمبەریش فەرمووی ساحیبەکەی ئێوە چێیە؟ گوتیان عیسا. فەرمووی چۆن گوێنی پێدەدەم ئەمن؟ تیان پێی دەڵێ ئەوە عەبدە. پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵام فەرمووی جا هەتە ماشە کە ئینسان ئەو حیوارەی پێغەمبەری خوا زۆر بەدیقەت گوێ بگرن لەگەڵ 6 کەسی نەسڕانیەکان لەکوێ لە مزگەوتی ئەسحابەکانیش بەوردی متابعی دەکەن. ئینسان دەبێ حەق بڵێ، حەق نەشێریتەوە، بەڵام کو دەیڵێ چۆن دەیڵێ ئەوە گرینگە. فەرمووی نەعم هو عەبد الله وەڕەسوولوه، تی بەڵێ ئەوە عەبدی خوایە و پێغەمبەری خوایە و بوون بە عەبدایەتی کەمێنیە لە بۆ عیسا عەلەیهی سەلات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام خۆشەویستانی خۆم ئەو جارەی پێی فەرموون، کاتێک کە پێی فەرموون باشە ئێوە سێ ڕەئیتان هەیە دەربارەی عیسا، بەشێکتان دەڵێن خوایە، تیان بەڵێ، تی بەشێکتان دەڵێن کوڕی خوایە، تی بەڵێ، تی بەشێکتان دەڵێن سێ خوانە، عیسا و دایکی و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. چوونە ژێرباری ئەوەی یەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مناقەشەی ئەو ڕەئیانەی لەگەڵ کردن و بێ حوجەی کردن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی باشە گەر قەناعەتان وابێ کە عیسا عەلەیهی سەڵات وسەلام خوا بێتن،
قەناعەتتان وانە کە خوای پەروەردگار هەمیشە زیندووە و مردنی بەسەردانایەتن تیان بەڵێ ڕاستەکەی تێگەر عیسا عەلەیهی سەڵات وەسەلام خوابایە کە ئێوە بەشێکتان قەناعەتتان وایە دەڵێن عیسا سەڵب کرایە و کوژراوتیان ڕاستەکەی کەواتە گوتێەوە حوجەیەکتان باتڵ بووە تیان ڕاستەکەی تیان ئەوەی دووەم ئێوە قەناعەتتان وایە دەڵێن عیسا کوڕی خوایە تیان بەڵێ فەرمووی باشە هەر کوڕێک بەشێک لە وەکو بڵێ بابی خۆی یان لە ئەوەی خۆی وەرناگریتن بەشێک لە سیفاتەکانی و تیان بەڵێ تێگەر وەکو ئێوە دەڵێن کە عیسا کوڕی خوا بێ خۆ دەبێ بەشێک لە سیفاتەکانی خوای پەروەردگاری تێدا بێت کە نەنوێ نەخوا نەخواتەوە تیان ڕاستەکەی فەرمووی عیسا نووسۆ گوتیان بەڵێ عیسا خواردوێتەوەتی بەڵێ عیسا پیساییش توالێ و تێیان بەڵێ تکەواتە کوڕی خواش نێتە تەبارەک و تەعالە تیان وایە بەو حیوارە لەسەر خۆ و هادیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مناقەشەی دەگەڵ دەکردن ئەوەی سێمی تێوە کە قەناعەتان وابێتن کە ئەو دەسەڵاتانە تەوزیع ببن لە مابەینی ئەو سێ خوایانە ئەمن یەک شتی بەسیتان پێ دەڵێن مەسەلەی غەیب کە بەس غەیری خوا کەس غەیب دەزانێ وتیان نەخێر پێغەمبەرانیش عەلەیهیمو سەڵات وەسەلام فەرمووی ئەگەر خوای گەورە پێی نەفەرموو بن غەیبیان زانی وتیان نەخێر تیان عیسا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر خوای گەورە شتێکی پێ نەگوت بێتن لە ئوموری غەیبی هیچ شتێکی زانی وتیان نەخێر تیکەواتە عیسا عەبدی خوای بووە و پێغەمبەری خوای بووە ئێوەش ئێستانەکە من بانگم کردوون بۆی موسڵمان بن ئازادیشن تەماشەکەن برایانی بەڕێزم ئەوە چێیە ڕئیسی دەوڵەتە محەممەد المستەفای عەلەیهی سەڵات وەسەلام خاتەم الئەنبیا لە ئەوجی قووەت و دەسەڵاتیشدایە موسڵمان دەبن یان لەسەر دینی خۆتان دەمێنەوە جزیە دەدەن فەرمیان لەسەر دینی خۆمان دەمێنینەوە جزیە دەدەین بەڵام کەسێکمان لەگەڵ بنێرە کە ئەمینترین کەسی ئەو ئومەتە بێتن بۆی کە سەرۆت و سامان و جزیەکەی تەسلیم کەین بۆت بێنێتەوە ئەسحاب دەفەرمون وەڵڵاهی ئەو ڕۆژەی کە ئەو قسەیان کرد هەمومان پێمان خۆش بۆمە تەکلیف کات چکە گوتیان ئەمینترین کەسی ئەو ئومەتەی پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام ئەبا عوبەیدە هەستە لەگەڵ یان بڕۆ بۆ لەگەڵ مەسیحیەکانی نەجران ئەو جزیەی لەگەڵە خۆت بێنەوە لەگەڵە خۆتی بێنەوە لەو ڕۆژەی فەرمووی ئەبا عوبەیدە ئەمینی ئەو ئومەتەیە جا لێرانم پێم خۆشە دووسێ خاڵە هەڵوەستەی لەسەر بکەم یەکەم مەسەلەی جزیە برایانی بەڕێزم ئەو جزیەی کە ئێستا خەڵک وا دەزانێت زوڵم و ستەمێکی زۆر لە ئەهلی کتاب کراوە ئێستا وڵات نییە بە 100 قات و بە 50 قاتی ئەو سەردەمەی جزیەی لەسەر هاو نیشتیمانیان و هاوڵاتیانی خۆیانیان دانە نابێت ئەلەو کوردستانی خۆمان هەمومان جزیەمان لەسەرە کە موسڵمانیشین ئەو دەوڵەتۆکەی خۆمان کە هیچ ناوی یعنی گوناحە پێی بڵێ دەوڵەتۆکە کیانۆکە چووکە هیچ شتێکی بۆ هاو نیشتیمانیانی خۆی جێبەجێ نەکردووە خزمەتگوزاریەکانی بۆ دابین نەکردوین بەڵام بەدەیان قاتی ئەهلی کتاب جزیەی لەسەر داناوی جزیە سەرانەیەکی کەم بوو مسلمانان لە ئەهلی کتابیان وەردەگرت لە مقابلی ئەو خزمەتگوزاریانەی کە بۆیان دەکردن و لە مقابلی ئەو دیفاعی کە لێیان دەکردن کە هیچ کەسێک بۆی نەبوو ئەزیەتیاندا و دیفاعکردن لەو وڵاتەی کە تێدا دەژین شمولی وانی نەدەکرد معزز مکڕم لەسەر دینی خۆیاندا مابوونەوە لە مقابلی ساڵانە سەری دینارێکیان دەدا بەڵام کە پیریش دەبوون لە سەردەمی ئیمامی عومەر جزیەکەشیان لەسەر لاکەوت ئیمامی عومەر فەرمووی بڕیارێکیدا لە دەوڵەتی خۆی ئەو کاتەی کە خەلیفەی موسڵمانان بوو فەرمووی هەر کەسێک کە پیر بوو هەر کەسێک کە پەککەوتە بوو هەر کەسێک کە فەقیر بوو جزیەی لەسەر لادەن و لە بەیتولمالی موسڵمانانیش پارەی بۆ ببڕنەوە دەوڵەتی ئیسلامی ئاوا معاملەی لەگەڵ خەڵکی نەیاری خۆی کردووە خەڵکێکی غەیری موسڵمان کردووە لە ئەوروپا بڕۆ تەماشەکە وڵاتی وایە لە 155 چی لەسەرە جزیەی لەسەرە من ناوی لێ دەنێم جزیە
هەر داهاتێکی هەیبی مانگانە ها نەک ساڵانە مانگانە داهاتی چەندە لە 155 لێ وەردەگری دەیەوێتە لە بۆ خەزێنەی دەوڵەت وڵاتی وایە لە 145 ئەو باج و دەرامەتیان لەسەر داناون وەرە قیاسێکە بەو سەردەمە زێڕینەی دەوڵەتی ئیسلامی ئەوە خاڵی دووەم برانی بەڕێزم مزگەوت زۆر جار دەبیسین لەولا قسە دەکرێتن بە تایبەتی حیزبە ئەلمانیەکانی کوردستان برانی بەڕێزم کە دەبینن ئەحزابی ئیسلامی ڕۆڵێکیان هەیە لە هوشیارکردنەوەی خەڵکی موسڵمان و ئاگادارکردنەوەی خەڵک و جێرانەوەی ئەخلاق و ڕەوشت بۆ ناو خەڵک و دەست پێوەگرتنی دابوونەریت و عادەت و تەقالیدی باو باپیرانمان کە شانازی پێوە دەکەین ئەو عادەت و تەقالیدانەی کە لەگەڵ شەریعەت تێک ناگیرێن تەماشە دەکەین هاتوون چۆن لە ئەوروپا دین و دەوڵەت لێک جیاواز کراوە لێرانەش بە هەماشەوە بە قالبێکی دیکە دەڵێن لەبەرەوەی مزگەوتەکان شوێنی پیرۆز و مبارەکن نابێ باسی سیاست و حیزبایەتی و هیچ شتێکی دیکەی تێدا بکرێتن جارێ خۆشەویستانی خۆم ئەسڵی سیاست لە کڕۆکی دینەکەی ئێمەدایە ئەسڵی حیزبایەتی لە کڕۆکی دینەکەی ئێمەدایە ئەوەی کە دەڵێ حیزبایەتی لە ئیسلامدانیە سیاست لە ئیسلامدانیە قەسەم بە لا ئیلاهە ئیلا الله لە دین حاڵی نەبووە ئەگەر لە دین حاڵی بێ کەسێک کە باوەڕی بەخوا بە پێغەمبەری خوا بێ قەت ڕێ بەخۆ نادا و قسەی بکاتن چونکە بۆ مەسەلەی حیزبایەتی و سیاست هەردووک لە قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام داهاتوون جارێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ ئەلا ئین حیزب الله هم المفلحون پیاوی چاک بە حیزبی خوای بە حزب یعنی چێنی جەماعەت ئەتۆ وەڵڵاهی لەو دنیایان دەبێت جەماعەتی خوای بی یان دەبێت جەماعەتی پێغەمبەری خوای بی عەلەیهی سەڵات وسەلام یان دەبێت جەماعەتی شەیطانەکان بی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی بەنی ئیسرائیل دەفەرمێ كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء كلما هلك نبي جاء نبي آخر أو كما قال الرسول عليه الصلاة والسلام دفرمي بني إسرائيل پیغمبران عليهم الصلاة والسلام سياستي يعني چه سياستي عند كردن سياست كردن واتا بريو بردني أموري أو خلقا بريكو بيچي أو كلمة سياست كردنا بلان براني بريزم مزگەوت شوێنی ئەو هەموو شتانە بوو لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شوێنی سیاست بوو شوێنی پێشوازیکردن بوو لە وەفدەکان شوێنی پێکەوە ژیان بوو شوێنی قەزای کۆمەڵایەتیەکان بوو شوێنی نسحەت و ئامۆژگاری بوو شوێنی عیبادەت و خواپەرستی بوو بۆ ئەو هەموو شتانە لە مزگەوت دەکران بۆی ئەو شتانەی دیکەش بە پیرۆز تەماشە بکرێن ئەو شتانەی دیش بە پیرۆز تەماشە بکرێن خەڵک بە هەندەوە سەیریان بکاتن لەبەرەوەش تەماشەکەن ئەوانەی کە لە مزگەوت دەرچوون ئەوانەی کە خەریجی مزگەوتن هەر لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حتا باو باپیرە گەورەکانی ئێمەش لەناو هەموو قەوم و میلەتان ئەو کەسەی کە لەو مزگەوتە دەرچووە قیادەی خەڵکی کردووە ئینسانی پیاو بووە ئینسانێکی بە شەهامەت بووە خائین نەبووە خۆفرۆش نەبووە جاش نەبووە داوێن پیس نەبووە میلەتی خۆی نەفرۆشتووە بەڵام کاتێک کە مزگەوتەکان داڕێندران لە سیاست و مزگەوتەکان قەتیسمانەوە لە بۆ نوێژێکی بۆ بێڕوحوبێجیان ئەو سیاسیانەی کە لە مزگەوت دەرنەچوون و لە دەرەوەی مزگەوت پەروەردەبوون بڕۆ تەماشایان کە تەماشای فایلەکانیان کە وڵات مایە جاشەتی بۆ نەکەن چەند جار میلەتی خۆیان فرۆشتووە لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆیان میلەتی خۆیان بە قوڕ داداوە نەک هەر ئەو وڵاتە ئێمە سەرجەم مەبەستم هەموو وڵاتە ئیسلامیەکانن تەماشای حاکمەکانیان کە لە مصر وڵاتی خۆی میلەتی خۆی قەتڵ و عام دەکاتن بەڵام دەستی سۆز و بەزەیی بەسەر جوولەکەکاندا دێنیت لە فەڵەستین مجاهیدەکان دەژۆرێ دەکاتن بەڵام دەچیتن ئەو لاولای زاڵم و ستەمکارە جوولەکەکان ماز دەکاتن خێروبێری وڵاتە عەرەبیەکان لە بۆ ئەمریکا و لە بۆ وڵاتەکانی دیکە دەڕواتن میلەتی خۆیان لە برسان دەمرێتن وڵاتی ئێمەش بە هەمان شێوە جا لەبەرەوەی برایانی بەڕێزم ئێمە بەڕاستیکە بمانەوێتن پیاوانێکی وەکو سەلاح الدینی ئەیوبی و وەکو شێخ سەعیدی نەورەسی و وەکو ئەو هەموو کەڵە شاعیرانەی کە هەڵکەوتون لەو میلەتەی ئەو هەموو ئەدیبانەی کە هەڵکەوتون لەو میلەتەی ئەگەر بێت و ئەوانەمان لەبەر چاو بن بزانن لە چێن دەرێ پەروەردەبوون یەک نەفەرم بۆ ببینەوە کە لە مزگەوت پەروەردە نەبوو بێتن
کە پاشخانەیەکی پاچی هەبوو بێت. فەرمون ئەوە مەیدان یەک نەفەرم بۆ ببیننەوە کە پەروەردەی مزگەوت نەبوو بێتن، ئینسانێک بوو بێتن کە خەڵک ذکری خێری بکاتن، لەگەڵ ئەوەی کە چاکەیەکی لەگەڵ میلەتەکەی کرێ بەدەیان خیانەتی بەو میلەتەی نەکرد بێتن. بەڵام زۆر جاران دەبین ئینسان هەتاوەکو لەسەر دەسەڵاتە قووەتی هەیە خەڵک باسی زوڵم و ستەمەکەی ناکە، بەڵام کە دەسەڵاتی نەما ئەو جا خەڵکەکە سەبەتەی خیانەت و خیانەتکاریەکانی بە گۆڕی وەردەکرێت. وەکو سەدام حوسێن کە بینیمان هەتا لە دەسەڵات بوو چێ دەیتوانی باسی سەدام بکاتن؟ سەدام نەما جا و جارێ تەماشای کە فایلەکانی هەمووی بە گۆڕی وەربوون. ئێمە هەر لە دنیا بێەوەی کە لە بەین چین کاتێک کە سەدام ڕووخا فایلی زۆربەی زۆری دەسەڵاتدارەکانی هەرێمی ئێمە بە گۆڕی وەربوو. جا لەبەرەوەی برانی بەڕێزم قەت بە قسەی ئەو خەڵکە هەڵ نەخەڵەتێن وەلا کاکە مزگەوت بەس شوێنی عیبادەت و خواپەرستیە، بەڵێ مزگەوت شوێنی عیبادەت و خواپەرستیە، بەڵام شوێنی سیاسەتکردنیشە، شوێنی پەروەردەکردنی قائیدێکە سبەینێکە ئەو قائیدە بۆ دەسەڵاتدار دزی لە میلەتەکەی خۆی نەکاتن، خیانەت لە میلەتەکەی خۆی نەکاتن، سەرۆت و سامانی میلەتەکەی خۆی لە بۆ عایلە و ماڵ و منداڵی خۆی سەرف نەکا، خەڵکی دیکەش لە بەرسان بکوژیتن. خوای گەورە تەبارەک و تەعالە عاقبەت خێرمان بکاتن و خوای پەروەردگار تەبارەک و تەعالە سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.